ڕێزوسڵاو بینەرانی خۆشەویست لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆی ڕۆژی پێنجشەمە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەردەوامی ناڕزایەتی کرێکارانی شارەداری ئیلام، خراپی دۆخی تەندروستی هەوڵاتیەکی خەڵکی سەقز لە گرتوخانەی شەهرانفەری سنە، هێرشی دووبارەی هێزەکانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک، دەستپێکردنەوەی مانگرتنی کرێکارانی هافتەپە و زەوتکرانی بەلەمێکی سەربازی کۆماری ئیسلامی لەلایەن دەوڵەتی یەمەنەوە. بەردەوامی ناڕزایەتی کرێکارانی شارەداری ئیلام. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شارەداری ئیلام بۆ چەندەمین جاری بەردەوام دژ بە پێنەدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕن. بە پێی دوایین راپۆرتەکان لانی کەم 152 کرێکاری شارەداری ئیلام لانی کەم 3 مانگە هەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپی ئابووری دادەژین. کرێکارانی ناڕازی لە بەردەوامی وتەکانیاندا خوازاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، داوینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەرکرێکارانی ناڕازی و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی کرێکارانی شارەداری بوو. خراپی دۆخی تەندروستی هەوڵاتیەکی خەڵکی سەقز لە گرتوخانەی شەهرانفەری سنە. بە پێی راپۆرتەکان دلێر سەلیمی تەمەن 40 ساڵ و خەڵکی شاری سەقز سەرڕای توشبوونی بە نەخۆشی گورچی لەو ئازارێکی زۆر لە گرتوخانەی بەدناوی شەهرانفەری شاری سنە لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. ئەو هاوڵاتیە ڕۆژی سێشەمە 27 جۆزەردانی ئەم ساڵ لەلایەن هێزەکانی داری اطلاعاتی ڕژیمەوە لە جادەی ساوە دەست بەسەر و هاوسەرەکەشی بە ناسناوی ژیلا تەشەکوری پاش 2 ڕۆژ بە بێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراوە. ژیلا تەشەکوری هاوسەری ئەو بەندکراوە دوای 2 مانگ لە دەست بەسەرکرانی بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا، بەڵام ناوبرا و هێشتا لە گرتوخانەکانی اطلاعاتدایە و لە مافی پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. گوشاری بەکرێگیراوانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر بنەماڵەی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری بانە. بە پێی هەواڵەکان بەکرێگیراوانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ناچارکردنی ئەسعەد عوبێدی بۆ کۆتایی هێنان بە چالاکیەکانی گوشارێکی زۆریان خستوتە سەر بنەماڵەکەی. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماڵە و کەسوکاری ئازاد عوبێدی چالاکی میدیایی کورد لە چەند ڕۆژی ڕابردوودا گوشاری زۆریان خراوەتە سەر بۆ ئەوەی ناوبرا و ناچار بکەن دەست لە چالاکیەکانی ڕاگەیاندن و مافی مرۆڤ بکێشێتەوە. بە گوێرەی سەرچاوە ئاگادارەکانیش ئەم فشارە دوای چالاکیەکانی عوبێدی لە بواری زانیاری و بەڵگەنامەکردنی پێشەلکێڕەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانی عێراق دەستی پێکردووە. ئیطلاعاتی سپای پاسداران لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین جار بنەماڵەکانیان لە شاری بانە بانگهێشت و لێپرسینەوەیان لێکردوون و ئەسعەد عوبێدی کە ساڵانێکە لە بواری دیکۆمنتکردن و وێنەگرتنی دۆخی مافی مرۆڤ لە کوردستاندا چالاکە، لە ئێستادا لە هەرێمی کوردستانی عێراق نیشتەجێیە و هاوکاری میدیا سەربەخۆکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکات. بێبەشکرانی فەریاد قادری لە سەرەتاییترین مافەکانی. فەریاد قادری بەندکراوی سیاسی کورد و خەڵکی شاری سەوڵاوە سەرەڕای تێپەڕکرانی ماوەی بەندکرانەکەی لەلایەن ئیداری اطلاعاتی شاری سنە لە سەرەتاییترین مافەکانی بێبەش کراوە. ناوبراو ساڵی 1400 هەتاوی لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی شاری سنە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان حکمی 5 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا. ئەوە هاوڵاتیە ڕۆژی یەکشەمە 20 ڕەشەمەی 1402 هەتاوی بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی دەست بەسەر کراوە و ڕەوانەی زیندانی ناوەندی مەریوان کراوە. فەریاد قادری پاش تێپەڕکرانی 1 ساڵ و نیو لە ماوەی زیندانیەکەشی ڕۆژی دووشەمە 28 ڕازبەری دیسان لە زیندانی مەریوانەوە بۆ زیندانی شاری سنە ڕاگوێزراوە و لەلایەن ئیداری اطلاعاتی شاری سنەوە ڕێگری لە پێدانی مافی مرەخەسی لێکراوە و لە دەستڕاگەیشتن بە پارێزەریش بێبەش کراوە. هێرشی دووبارەی هێزەکانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک. ڕۆژی ڕابردوو چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا جارێکی دیکە چەند ناوچەیەکی دێرحافر لە ڕۆژاوای کوردستانیان بە درۆنی خۆکوش کردە ئامانج.
بە پێڕاپۆرتی ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک لە ئەنجامی هێرشەکانی چەکدارانی سەر بە حکومەتی نوێی سووریا زیانێکی گیانی بەر خەڵک و هێزەکانی سووریای دیموکراتیک نەکەوتووە و بە تەنیا زیانی مادی بە دوای خۆی داهێناوە. شایانی باسە پاش ڕێککەوتن نامەکانی بەڕێوەبەرایەتی خۆسەری باکوور و ڕۆژاوای کوردستان لەگەڵ حکومەتی کاتی سووریا بۆ جێگیرکردنی ئاگربەستێکی گشتی لە ناوچەکە، بارەها هێزەکانی سەر بە حکومەتی سووریا خاڵە سەربازیەکانی بەڕێوەبەری خۆسەری ڕۆژاوای کوردستانیان کردوەتە ئامانج و دەیانەوێت دۆخەکە بە دەستی ئەنقاست دیسان ئاڵۆز بکەنەوە. گواستنەوەی دەیان تانکەری سوتەمەنی لەلایەن سوپای پاسدارانەوە بۆ پاکستان. ڕۆژی ڕابردوو سوپای پاسدارانی ڕژێمی کۆماری ئیسلامی دەیان تانکەری سوتەمەنی لە سنووری میرجاوە ڕەوانەی وڵاتی پاکستان کردووە و ئەم کردەوەی ڕژیم ناڕزایەتی خەڵکی بەدوای خۆی داهێناوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ خەڵکی ناڕازی لە ئەنجامی ئەم کردەوەی ڕژێمدا کۆبوونەتەوە و ئاماژەیان بەوە کردووە کە بە تەقەی ڕاستەوە خۆی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی یان تەقینەوەی مینی چەندراوی ئەو هێزانە ساڵانە بە دەیان سوقبەری بەلوچ گیان لە دەزەدەن یان بریندارە بن. بەڵام کۆماری ئیسلامی نەک تەنیا ئیزنی هاتوچۆی سوقبەران نادات، بەڵکو بەدەیان تانکەر سوتەمەنی لە سنوورە فەرمیەکانەوە ڕەوانەی وڵاتی پاکستان دەکات. ئەمە لە کاتێکدایە کە مانگەکانی ڕابردوو بەدەیان کۆبوونەوەی ناڕزایەتی خەڵکی پارێزگای سیستان و بلوچستان دژ بە داخستنی ناوچە سنووریەکان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەڕێوە چووە و خەڵک لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. دەستپێکردنەوەی مانگرتنی کرێکارانی هەفتەپە. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شیرکەتی هەفتەپە دژ بە خراپی دۆخی مایشەتی دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. ناڕازی بەوتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی گەندەڵی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها بەرپایی ڕێپێوانێک ئاماژە بەوە دەکەن کە ئەو بڕەپارەیە کە بۆ دابینکردنی خواردن لەلایەن شیرکەتەوە بۆ کرێکاران دابینکراوە تەنیا بەشی یەک ژەم خواردنیش دابین ناکات و خوازیاری پێداچوونەوەی بەرپرسانی ئەو شیرکەتە لەسەر دۆخی مایشەتی کرێکاران بوون. ناڕازیان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوامە بن لە ناڕزایەتی و تەنانەت ناڕزایەتیەکان بەرەو بەشەکانی دیکەی ئەو پیشەیە پەرەپێدەن. زەوتکرانی بەلەمێکی سەربازی کۆماری ئیسلامی لەلایەن دەوڵەتی یەمەنەوە دوایین هەواڵ. بە پێڕاپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی دەوڵەتی یاسایی یەمەن، هێزەکانی ئەو حکومەتە بەلەمێکی سەربازی ڕژێمی کۆماری ئیسلامیان کە چەک و تەقینەوەی ڕەوانەی حوسیەکانی یەمەن دەکرد زەوت کردووە. بە پێوێنانش کە بەدەستمان گەیشتون ئەم بەلەمەی ڕژیم بە ناوی بۆم لە بەندەر عەباسی ئێرانەوە بەڕێکەوتووە و ویستوێتی لە ژێر ناوی گەیاندنی خواردن و دەرمان بە برینداران و نەخۆشانی وڵاتی یەمەن چەک و تەقەمەنی ڕادەستی حوسیەکانی یەمەن بکات. بەڵام ئەو بەلەمان لە گەروی بابل مەندەب زەوت کراوە و هەموو سەرنشینانی ئەو بەلەمەش دەست بەسەر کراون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.